گرفتێکی دیکەی دووەکەوتنی موچە ئاشکرا دەبێت. 3 ڕۆژ باران لە هەرێم دەبارێت. تەرمی کچە منداڵەکەی کۆیا دۆزرایەوە. سڵاوتان لەبێت سومەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەشەکە. ئەندامێکی لیژنەی یاسایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژە بۆەوە دەکات کە حکوومەتی هەرێم پابەند نەبووە با بڕیاری دادگای فیدراڵی عێراق لەبارەی تەوتینی موچەی فەرمانبەران. هەر ئەوەش وای کردووە کە گرفتی دووەکەوتن و نەناردنی موچەی فەرمانبەران بەردەوامی هەبێت. داراستەکانیانی ئەندامی لیژنەی یاسایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند. ئەو کاتەی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرچوو لەبارەی تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم لە یەکێک لە بانکە فیدراڵیەکان دەبوو حکوومەتی هەرێم ئەوە بە دەرفەتێکی زێڕی بزانێت بۆ ئەوەی بەهۆی ئەو بڕیارەوە گرفتی موچەی فەرمانبەران چارەسەر بکات. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم بەو بڕیارەوە پابەند نەبوو و تەنها یاری بەکات کرد. ئاماژەی بۆەوەش کرد کاتێک بانکی TBI یان هەر بانکێکی دیکە دێتە ناو هەژماری من ئەوە ناچێتە چوارشێوەی بڕیارەکەی دادگای فیدراڵی، چونکە ناوی هەژماری منە و لە بڕیارەکەی دادگای فیدراڵیش دەڵێت دەبێت لە بانکە فیدراڵیەکان تەوتین بکرێت. باسی هەژماری من نەکراوە. بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە دانیشتنێک ئەنجام بدەن و چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم بابەتە بدۆزنەوە. بەپێی پێشبینیەکانی کەشناسی لە 18 مانگەوە شەپۆلێکی بارانبارین هەرێم دەگرێتەوە و پلەکانی گەرمان نزم دەبێتەوە. بۆ بۆیەوە ماوەی 3 ڕۆژ بارانبارین بەردەوام دەبێت. بە گوێرەی پێشبینیەکانی کەشناسی لە ڕۆژانی 18 و 19 و 20 ئەم مانگە کەشێکی ناسەقامگیر و لە هەرێمی کوردستان دەکات. هاوکان ناوچەکە دەکەوێتە ژێر کاریگەری نزمە پاڵەپەستۆی ناوچەکانی دەریای ناوەڕاست. بەهۆیەوە شەپۆلێکی تاوە باران و هەورە بروسکە هەرێمی کوردستان دەگرێتەوە. بەپێی پێشبینیەکان بەهۆی ئەو شەپۆلەوە پلەکانی گەرمان دادەبەزن و شەپۆلەکە لە 20 مانگ کۆتایی پێدێت. سەرچاوەیەکی بەرگری شارستانی ڕاگەیان لە کۆیە سەر لە بەیانیان ڕۆ تەرمی ئەو کچە منداڵە دۆزرایەوە کە دوێنێ خینکا بوو. کچەکە ناوی لاڤا سەدرەدین و تەمەنی 16 ساڵە. دوێنێ لە زەی بچووکدا خینکاوە و ئەمڕۆ لە قەزای تاقتاق دۆزرایەوە. 3 هەواڵم پێشکەشکردن هەر شاد.